دیارە ئەو خانووە خانووی حاکمی ڕانیە. طبعا ئەوانەی ئەو عیمارانەی پێشەوە هەموو مڵکی حکومەت وەخت خۆ خانووی قایم بوو، دا لە ئیزافەی قایم بوو، یعنی ی مۆزەفەکان بوو. ئەوەش یەک لەو چوارچێوانە کە خانووی حاکمی ڕانیە کە ئێستا بە کەلاوەی دەیبینن و من لە سەرچاوەی باوەڕپێکراو خەبەریان پێداوم کە عەریزە و شتی لەسەر دراوە بۆی بیکەن بەوە بەرهێنان و عیمارێک بۆ ئەو شارێ. بەڵام من لێرەوە داوا لە وەزیری دادەکەم و داواکاری گشتی دەکەم بێتە سەرخەت بە هیچ شێوەیەک ئەو شوێنە جوانە نەکرێ بە عیمارە و تێک بدرێ و 6 قاتی لەسەر بگرێت، بەڵکو هەری وەزارەتی داد بێ بیکات بە شوێنێکی کەلتوری کە هەموو خەڵکا بێ سەردانی بکە، شوێنەوارێک بێت، یعنی وەکو وڵاتانی دێت. ینی بۆ ئێمە دەبێ هەموو شوێنە کۆنەکان تێک دێن، یعنی بە سروش ڕناوەستین تێکی دەین، دێن شوێنەواریەکانیش تێک دەدەین. خۆی کەرتی تایبەت بەرژەوەندی تایبەت هیچی ئای چۆن دەیانەوێ بیدەن مەسەلەن وەک ئەوەش مەحکەمەی ڕانیە بوو، پێت دەڵم ئەوە خانووی قایمقام و میوانخانەی قایمقامی بوو، دەیانەوێ ئەوە شتێک دەن و هەروەکو ئەوەکانی دیکە. بۆ ئێمە دەمانەوێت ئەوە نەمێ تێک نەچێ بمێنێتەوە وەکو شوێنەوارێک کە بەیانی سەردانێکی وەفدێک کەسێک سەردانی ڕانیەکرد بێ بڵێن کاکە ئەوە خانووی حاکمی ڕانیە کە لێرە ماوە.